الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش الإسلام كسانك ما جاء ديواني مالك رمضان دعاء مالك رمضان إلا صالح الفترة حافظين المسلوكة وحافظين الإبداعية أو أنا براسي كسانك خوي دوريان نناسيوان بفي بيوتي أجل خوي دوريان نناسيوان دانزاني خوي دوريان دبيت بكلام عبادتي بوحدي وقف يوسف عبادتي بمشكلة كتب صرماني دبيت براسي مسلمان بيت نك ما يقول يا مسلمان ليش أعاد خوي دوريان يقول الصحابة كان صحيح مسلم ده هو إمام عمرو بن العاص رضي الله عنه صحابي كما رزق عمرو صلى الله عليه وسلم يقول كان كان الشماسين هم عند زكاة كفرنا يوم الاسم الإمام عمرو بن العاص رضي الله عنه إمام عمرو بن العاص لسلمته وأعطينا خوش تكون لسلامتك زور قليان بس يجب القليان برام زور قليان إيه مش لخزمتها كان يشتكوني هاشا مش كده إيه موريد الديوارك صحابي حبي أمريكا صلى الله عليه وسلم شاهدين إيماني بودا برام شنك خمد الناسير شنك تسانيك في عمل سخدة لخوي عينية نعلم بهشتين يعني تقول إخلاص الله عليه وسلم مسلمين بهشتين فيها لا عدة السن خلق عوامي خوشنا من أخونا ما لكان مكايرتي هيش مسيري كامل كاولو بهشتين كشتا مسيري كامل كنتي سيري كامل تشيء كدوا كنتي قبل قيامة النية تراسي مكان ساكت إمامي عمرو بن العاص وقال إخواني من السلامات لا تسكى بالقيام وفيش أكاد الجماعات فيش أكاد الجماعات كراجيتي يفرموا باو الجار يحمل صلى الله عليه وسلم فلان مسكيني بجونة فلان مسكيني بجونة هو أو نددكني هو أخوة مهدود كدوة هو أخوة صحبات كدوة بمشي ويدة تنسي روي كده كركي فهمي قولت تمشي كده مع أمريك الوقت يعمل القرآن شاية معنا لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم إنسان ده غير تفسير وأميدي شيء برحمة الله فمي وتري لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم باش كل شيء كإنسان آمادي بكات بودوين كله طبعا فايدة ولا بكات وتنافر كاتك تقول لا إله إلا الله هيك خوايتني إلا ذاتي الله نبي خزانة أو خوايا دعوة لكوك الدول تفهمي واعبد ربك حتى يأتيك اليقين عبادة بخابك حتى أو رجيم من دنيا خدك لي كاتك عليه محمد رسول الله صلى الله عليه وسلم أو شايتي لدي دبي حتى مرد العبادة بخواك تشوف في عمل الله صلى الله عليه وسلم حتى روحي دا تشوف عبادتي بخواك أدوات كده باش تعيش قيامتي فوق أعمالك إمامي عمرو بن العاص رضي الله عنه فهي من كان حالته روشك بو من أوندا خراب بو أوندا بيدين بو هيك كسيكنه فقط يقبل فارق النبي صلى الله عليه وسلم أو درك النبي ما سيناك فيه وتلم سلسلة لأنه ممكن سيزادك فرق النبي محمد صلى الله عليه وسلم لشاهمك وأكيش مفوجه أو تحواز من دسم بيكين لو بيكوش يقبل فارق النبي صلى الله عليه وسلم أو درك النبي بقيانك سلاك لها مو كذا ترى في أوامش الخاص دسم ليش فيديو بيقولوا
بەڵام ئەگەر بوو حاڵەتەوە بمردمایە کە ڕقم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاواتە خواز بوو بیکوژم ئەو من ئەهلی ئاگەر بووم ئەو من دۆزەخی دەبووم. الحمد لله خوای پەروەردگار منی بەو شێوەیە دەمرات. والله تۆش ڕۆژێک دێت پەشیمان دەبیتەوە لە خەمساردیەکان لە نوێژەکانت، پەشیمان دەبیتەوە لەوەی کە قورئانت فەرامۆش کردووە، پەشیمان دەبیتەوە لەوەی کە ڕێگای خوات نەگرتووە، پەشیمان دەبیتەوە لەوەی کە نوێژەکانت لە مزگەوتا بە جەماعەت نەکردووە. بەڵام گرنگەوەی ئینسان پێش مردن بەخۆیان بچێتەوە. بەڵێ حاڵەتی یەقین من ئاوا بوو. ڕقم لە هەموو کە زیاتر ڕقم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی شندەیەکی وایە دەمگوشت بۆم بکرایە. بەڵام ئەگەر بەو شێوەیە بمردمایە من ئێستا ئەهلی ئاگەر بووم، من کافر بێدین بووم، بەڵام الحەمدولله خوا هیدایەتی دا. ئەمە حاڵەتی یەقینی من بوو. حاڵەتی دووەم دەفەرمێ کاتێک کە خوای گەورەی ئیسلامی سەقڵمەوە مشتی کە بتبەرسە دەفەرمێ خوای گەورەی ئیسلامی سەقڵی منە سپاسی خوا بکە خوای گەورەی ئیسلامی سەقڵی تۆ، چونکە وەڵڵاهی لە دوای مردن قەدری ئەو ئیسلامە دەزانی. وەڵڵاه لە دوای مردنت دەزانیت خوا چی نیعمەتێکی بەدەبەخشی. بەڵام ئەوانەی کە بێباوەڕ و کافرن بێگومان لە دوای مردنیان دەزانن لە چی نیعمەتێک بێبەشن لە ئیسلامی. دەفەرمێ هاتمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە خوای گەورەی ئیسلامی خستە دڵمەوە حەزم کرد موسڵمان بم. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی ڕاستم لای تا بەیعەتت پێ بدەم، وعد و پەیمانت پێ بدەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی ڕاستی درێژ کرد، من دەستم کشانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەی عەمر بۆ دەست کشانەوە. وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من مەرجم هەیە، بەیعەتت پێ دەم، وعد و پەیمانت پێ دەدەم، بەڵام مەرجم هەیە. ئێستا بێژم خۆتە سەیری ئینسان ئیماندار چۆنە؟ چۆنێ خەمی خۆیە، چۆنێ خەمی قەبر و قیامەتی خۆیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەی عەمری کوڕی عاص مەرجەکەت چییە؟ چی مەرجێکت هەیە کاتێک کە دەبێت بەیعەت و پەیمان و وعد بە من بدەیت؟ فەرمی ئەوەیە کە خوای گەورە تاوانەکانت خۆش کرد. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەی نازانی عەمری کوڕی عاص ئیسلام مسلمان بوون تۆبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا هەموو تاوانەکانی پێش دەسەڵەکەوت. کاتێک کە تۆ مسلمان دەبی ئێستا شایەتمان دەهێنی هەرچی کردووە لە پێشدا ئەوەی حەقی خوا بێت هەمووی دەکۆڵێت. ئەگەر ئینسان 1000 ساڵ بتی پەرستی لێکە گەڕایەوە بۆ لای خوا لێ خۆشی بێت. هەرچی تاوانت کردووە لە پێشتردا هەمووی دەسەڵێتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسلام هەموو تاوانەکانی پێشوو دەسەڕێتەوە. بۆیە گەنجی خۆشەویست ئێستا ڕەمەزانە و هاتوویتە بۆ مزگەوت تەوبەت کردووە گەڕایتەوە بۆ لای خوا سپاسی خوا بکە دڵنیا بە ئەگەر نەگەڕێتەوە سەر تاوانەکانت ئەوانەی کە پێشوو کردتەوەی حەقی خوا بێت بینی خۆت و خوای گەورە بێ لە هەموو تاوانەکانت خوای گەورە خۆش دەبێت. و لەگەڵ ئەوەشا خوای گەورە لێت خۆشە بێ خراپەکانیشو بۆ کار بە چاکە إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. أوانيك توبة بكن خواهي قالوا لك قرآني في رضا سورة فرقان أفرمي أوانيك توبة بكن لقد توبة كان دا تشاك بكن نيوش دكا عبادتي خوا دكا أو كسانا خواهي قالوا خراپەکانیشیان بۆ دەگۆڕێ بە چاک واتە بە پێی ژمارەی خراپەکانیان چاکەشیان بۆ دەنووسرێ. ئەگەر ملیۆنێ خراپەت هەبێ بگەڕێتەوە بۆ لای خوا خوای گەورە لە ملیۆنە خراپەکەت خۆشە بێ 1 ملیۆن خێر و چاکەش بۆ دەنووسێ لە جێی هەموو تاوانێک چاکەیەکیش بۆ دەنووسێ خوای گەورە تەنها لێت خۆش نابێ بەڵکو خراپەکانیش بۆ دەگۆڕێ بە چاکە. ئەوە خوای گەورەیە. بۆ یە کاتی ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێت دەفەرمێ کاتێک کە ئەو مەرجەم دانا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە لە تاوانەکانم خۆش بێ من تاوانم زۆر کردووە
بتم پەرستووە خراپەم کردووە دژایەتی ئیسلامم کردووە دژایەتی خوا و پێغەمبەری خوام کردووە صلی الله عليه وسلم خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم دڵنیا بە گەڕانەوەی تۆ بۆ لای خوا هەموو تاوانەکانی پێشوو دەسڕێتەوە تۆش ئێستا گەڕایتەوە بۆ لای خوا لەوانەیە ئەمە کۆتا فرسەتی تۆ بێت ئەمە لەوانەیە ئاخر ساڵی تۆ بێ لەوانەیە ساڵەتت نەبینیتەوە کاتێک کە سەیری تەراویحەکان دەکەی چەندەها کەس دەبینی خوا لێی خۆش بێ وەفاتی کردووە ئەم فڵان کەسە خوا لێی خۆش بێ پارە و پێراگەڵمان نوێژی کرد ئێستا وەفاتی کرد بەڕاستی ژیانی دنیا ئەمڕۆ یابیانی کۆتایی پێ دێ و بەجێ دەهێڵین بەڵام گرنگ ئەوەیە بە شەرمەزاری نەگەڕێنەوە بەلای خوا ڕێگای خوات گرتووە دڵخۆش بە والله بەختەوەری لە زیناکردندا نییە بەختەوەری لە عارە خواردندا نییە بەختەوەری لە نێرگەرە خواردندا نییە بەختەوەری لەوەدا نییە قومار بکەی بەختەوەری لەوەدا نییە مادە هۆشبەرەکان بخۆی بەختەوەری لەوەدایە ڕێگای خوا و ڕێگای عیبادەت و چاکە بگرین بەختەوەری لەوەدایە قورئان بخوێنی بەختەوەری لەوەدایە هاموشۆی مزگەوت بکەی بەختەوەری تەنها لە دینداریدایە دینداری ڕاستەقینە بە دڵخۆش دەبیت ڕێگای خوا بگرە دڵخۆش دەبیت ئەمە حاڵەتی دوی ئیمامی عەمری کوڕی عاص بوو تۆش گەڕایتەوە بۆ لای خوا دڵنیا بە خوا لێت خۆشە بێت دەفەرمی حاڵەتی سێم ئێستا هیچ کەسێک نییە لە دڵی منە خۆشەویستتر و شیرینتر بێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عەمری کوڕی عاص فەرمی ڕەزای خوای لێ بێ والله ئێستا خۆشەویستترین کەس لای من پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە کاتێکا ڕۆژێک بوو لە هەموو کەساتە ڕقم دەیبوو بۆیە قسەیەکی کوردەواری هەیە دەڵێ شەڕێک بکە بەشی ئاشتی بهێڵەوە لە حەدیثێکدا هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ئیمامی عەلیش ڕیوایەت کراوە ڕەزای خوا لێ بێ واتە بە مەرفوعی بۆ مەوقوفی ئەفەرمێ کەسێکت خۆشویست هەتا حەدێ خۆشت بوێ لەوانەیە ڕۆژێک بێ ڕقت لێ بێتەوە بێتە دوژمنت و کەسێکش کە ڕقت لێی بوو هەتا حەدێ ڕقت لێ بێ زۆر نا چونکە لەوانەیە ڕۆژێک بێتە خۆشەویستی تۆ لەوانەیە ڕۆژێک بێتە برادەری و خۆشەویستی تۆ دۆستی تۆ کەواتە ئاگاداری خۆمان بیت ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێ قەت بە باوەڕیدا بە بیر و باوەڕیدا نەهاتووە ڕۆژێک ببێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەسێک خۆشەویستتر بێ لای لە کاتێکا لە هەموو کەسێتە ڕقی لێی بوو شتەکان بەدەستی من و تۆ نییە گاڵتە بە زۆر شت مەکە ئێمە زۆر جا گاڵتە بە شتێک دەکەین دوای خۆمان هامان شت ئەنجام دەدەین یعنی کۆمەڵ شتێکی زۆری لە ژیانە گاڵتەمان بە خەڵکی کردو ئێستا خۆشمان بەو شتەوە ئەتلەینەوە گاڵتەمان بە فڵان کەس کردو فڵان شتی کردو ئێستا خۆشمان ئەنجام دەدەین ئاگامان لە خۆمان بێ وەڵای بیرم دێ 2015 ئیجازەی سایەقیم دەرکرد وتیان مامۆستا ئیجازەی ئۆتۆماتی دەن و ئۆتۆماتیکی ژن و شتە زیاتر ئافرەت بەکاری دێنە ئای بە پیا و ئۆتۆماتیک لێخۆڕێ ئێستا کاکە وای لێ هاتەوە پیاوەکەش گشتی بەدوای ئۆتۆماتیکا گەڕێ گاڵتەی بە هەندێک کەسە بوو لەوانە یان کاکە بە کەڵک نایە با گێڕعادی بێ ئێستا خۆشی بە گێڕعادی ڕازی نابێ بۆیە زۆر هەموو نمونەیەکی هێنمەوە هەزارە شتی ئەومان کردووە ئێستا لی پەشیمانین و خۆمان ئەو شتێک کە بە خەڵکیمان دەوە مەیکە ئێستا خۆمان ئەنجامی دەدەین بۆیە ئاگامان لە خۆمان بێ ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێ فەرمووی والله هیچ کەسێک نییە ئێستا حاڵەتی سێمی من ئەوەیە هیچ کەسێک نییە لای من خۆشەویستتر بێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله هەتا ئێستا چاوم تێر نەبووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله ئەگەر ئێستا پێم بڵێن وەصفی پێغەمبەری خوام بۆم کەن صلی الله عليه وسلم والله ناتوان وەصفی کەمە تاوت چونکە شەرمی لێ دەکەم چونکە قەت تێر نابم لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ها چۆن دەڵێ فڵان کەس والله هەرچەندێ لەگەڵتا من لێ تێر نابم ناتوانن چونکە پڕ بە چاو سەیرم نەکردووە شەرمی لێ دەکەم ئەمە ڕێزگرتنە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر ئالەسەر ئەم حاڵەتە بمرم ئومێدم هەیە ئەهلی بەهەشت بم چونکە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم لە هەموو کەس زیاتر خۆشەوێ کە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوە دڵەکانەوە بەڕاستی ئەوی دڵە خۆی ئاوەدانە بێتەوە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیکرد بێ سنت نەبێ نایکات با خەڵکی بیکات ئێمە دەڵێن ئەمە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەوش بە عەقڵ جواب بداتەوە شتێ پێغەمبەری خوا کردی صلی الله عليه وسلم لە هەموو شتێ باشترە ئێمە هە دەڵێن وخەیرە الهەدی هەدی محەممەد صلی الله عليه وسلم باشترین ڕێبازێک ڕێبازەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم
کاتێکە شتێک پێغەمبەری خوا کردوێتی صلی الله عليه وسلم ئەوە تەطبیقکە، ئەوە سنەتەکەیە، ئەوە خێرەکەیە، ئەو بەرەکەتەکەیە. بۆی ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ ئەگەر لەسەر ئەم حاڵەتە بمرم کە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵی منە لە هەموو کەسێک گەورەترە، ئومێدم هەیە ئالی بەهەشت بم. والله هەر کەسێک لەسەر ئیسلام و سنەت بمرێ ئینشاءالله هەموو خێرێک چاوەڕوانی دەکات. بۆیە لە کۆتاییدا دەڵێن با بخۆماندا بچینەوە بەسەرهاتی ئەم پیاوە بە ڕێزە ڕەزای خوای لێ بێت دەرز و عیبرەتی ئەوە وەرگرین کە جایەتی ئیسلام نەکەین. ئیسلام دینی خوایە، ئەوەی ئیسلام جێبەجێی کردووە بۆ ئێمە جێبەجێی دەکەین، ئەوەی ئیسلام پێی خۆشە بۆ ئێمە جێبەجێی دەکەین. بەخوا ڕۆژێک دێ ئەم ڕۆیابانی کۆتایی بە ژیانمان دێ، بەڵام با بە شەرمەزاری نەگەڕین و بۆ ژێر خۆڵ. چونکە ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەر کەسێک لەسەر زەوی لەگەڵ خوای گەورەدا بە ئەدەب و بەڕێز نەبێ، خوای گەورە لە ژێر زەویە فێری ئەدەب و ڕێزی دەکات، بەڵام قیمەتی چێتە هەزار جا پەشیمان بەرو ملیۆنە جار ڕێ خوای بگەڕێنەوە بۆ ژیان ناگەڕێیتەوە. چونکە مردوەکانمان کەسی گەڕایەوە، کەسمان یەک مردووەکمان گەڕایەوە هەواڵێکی بپرسین نەگەڕایەوە. با ڕێگای خوا بگرین. تۆبەمان کردووە الحەمدولله، بەردەوام بینە سەر تۆبەکردنی خۆمان، بەردەوام بینە سەر عیبادەتی خوا. لەوانەیە هەندێکمان ئێستا چەندەها کەسەیە خۆی حازر کردووە بەخوا بۆ جەژن، بەس بەخوا جەژن لەناو خۆڵدایە، جلەکەی حازر کردووە بەخوا جلەکەی جەژنی کفنە سبێکەیە. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوا لێ بێ شەوی جەژنی ڕەمەزان وەفاتی کرد. بۆیە ژیان ناوەستێ. ئەمڕۆ یا بەیانی کۆتاییمان پێ دێ، ڕۆژە دێ جلە سبێکەمان لەبەر دەکەن، نەگیرفانی هەیە، بەڕاستی ترسناکە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە تۆ هەر ڕێگای خوا بگرە، ڕێگای خواش نەگری هەر دەمریت. پێویستە ئاگاداری مردن بیت، چونکە باسی مردنیشو بۆ بکەم یا بۆت باس نەکەم هەر دەمریت، باسی قیامەت بۆ بکەم و باسی قیامەت بۆ نەکەم هەر دەیبینیت. ئەوە شتێک نییە ینی ئەگەر باسی نەکەم تۆ نامریت حتا قیامەت دەمێنیتەوە. کەواتە مردن هەمومان دەیبینی ڕۆژانە، خەڵکی دەکەوێت و لار دەبێت و دەمرێت. با بە خۆماندا بچینەوە ڕێگای خوامان گرتووە بەری نەدەین. دوای مانگی ڕەمەزانیش وەرن بۆ مزگەوت، وەرن بۆ عیبادەتی خوا، قورئان بخوێنە، زیکری خوا بکەن، بە دڵنیایەوە ئینشاڵڵا دڵخۆش دەبن. یا ڕەبی خوایە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی کێشە و مشکیلانەی خوای بۆیان حەلکەی، خوایان تەوبەمان لێ قبوڵکەی، هیدایەتمان بدەی، ئاخرمان بەخێر بگێڕی، ڕۆژێک شەوێک بمامرێنی خوایان خۆت لێمان ڕازی بی. یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕ لەم مانگە پیرۆزەدا لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی، گەردنمان ئازاد دەکەی یا رب العالمین. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.